هەنگاوەکانی شاندەکەی پارێزگای هەولێر لە ئەمریکا بۆ ناساندنی هەولێر و ناشڤیل وەکو دووچاری دەستە خوشک لەلایەن ڕەوەندی کوردیەوە پێشوازی بدەکرێت. یەکە لە مهمترین شتەکانە کە خەڵکی ناشڤیل قەڵاو منارەی هەولێر بناسن. یەکە لە شتەکانی دنیایە کە لە هیچ جێیەک غێر هەولێر نبینیەوە شتێکی بچی قەڵاو و چی منارە. ئەوەی بینی تۆریزم شتێکی زۆر مهمە لێرە لەبەرەوەی ئێستا خەڵکی ناشڤیل کە بچنە هەولێر دەبینن حەزیان لە شی دەرەوەیە. قەڵا لە هیچ جێیەکە دەست ناکەوی منارەی هەولێر عینەشت. یەکێک کە لە هەولێر لەدایک بووە شتێکی زۆر مهمە لەبەرەوەی یەک خزم و کەسەکانی کە لە هەولێرن و داپیر و باپیرمان هەموو شتێکی مهمە کە بینی هەولێر و کە شارەکەی ناشڤیلیش کە منداڵی ئەو شارەینە بڕۆح ئەو شارمان خۆش دێ وەک هەولێر شتێکی زۆر حەست بە شتێکی زۆر باش دەکەین و ئینشاڵڵاش هەر لۆ هەردوو گلاش باش دەدێ. سەردانەکەی شاندی پارێزگای هەولێر بۆ ئەمریکا بە مەبەستی پەرەپێدانی پەیوەندیەکان و بەدەستێنانی دەستکەوتی زۆر و سوود وەرگرتنە لە ئەزموونی ئەم وڵاتە بۆ زیاتر پێشکەوتنی هەولێر. هاوکات بانگێشنامەی فەرمی پێشکەش بە بەرپرسانی شارەکە دەکەن تاوەکو سەردانی هەولێر بکەن. كيف خشمكو هەولێر و ناشڤیل ببن سیستر سیریز دەگەلە هەری کۆریای کودکەن و بەلکی ئۆپۆرتونیتیزێت چێتر بوو چی حێلت vێرێ و خەڵکی vێرەژی چی بن گەل خەڵکی وێرەژی. گفتوگۆکان بۆ دەستە خوشکبوونی شاری هەولێر و ناشڤیل بەردەوامن. شاندەکەی پارێزگای هەولێر بە سەرۆکایەتی ئومێد خۆشناو تاوەکو ئێستا چەندین کۆبوونەوەی گرنگیان ئەنجامداوە. لە کوردستانەوە هاتون بۆنی کوردستانە بۆ ئێمە هێناوە پەیوەندێکی باش دروست دەکات لە بینی ڕەوەندی کوردی و لە بینی کوردستاندا بەتایبەتی بۆ نەوەکانمان و هەم دیسان بۆ بەنسبەتی ئەو شاندەی بەڕێزیان کە هاتوون لە کوردستانەوە کە بزانن کوردانی تەراوگا لە ئەمریکادا و بەتایبەتی لە شاری ناشڤیل بەردەوامن لە خزمەتی گەل و نیشتیمانی خۆیاندا بەردەوامن لە خزمەتی سەرخستنی دۆزیەی ڕەوای کوردیدا هەوڵ دەدەن کە پرۆژە یاسایەک هەشتێک لە دەسەڵات و لە توانادا هەبێ بکرێت بۆ ئەوەی زیاتر نزیک بوونەوەیەک هەبێت لە بینی کوردستان و لە بینی ئەمریکادا لە بینی شارەکانی کوردستان و شارەکانی ئەمریکادا. شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی ئەمریکا با کوردستانی بچووک ناسراوە ڕەوەندێکی زۆری کوردی لەو شارە نیشتەجن. جێی سەرنجی بەرپرسانی شاری هەولێرە بۆ ئەوەی بۆ پێشکەوتنی شارەکان سوود لە ئەزموونی وەربگرن.